استرالیا و لوکسمبورگ و اردنه روژا پێنجشەمێ پرۆسە پێشکەشی ئەنجومەنە ئەولەهی ناودەوڵەتی کرد یا گۆش پازدە ئەندامان پێکتێ. ئارمانجا vê پرۆسەبریارەیە گەهاندنا ئالیکاریانە درەیا سینۆراندا بۆ سووریێ. لێ نەهاتیە خویاکردنە ئەگەر رووسیا و سین وێ پشتگێرییا وێ بکەنیان نا. هەن دیبلۆماسی گوتنە گۆ پشتی زێدەتری ژە هەیڤەکێش گفتوگۆوان بە هەر پێنج ئەندامێن بەردەوام دە ئەنجومەنە ئەولەهیدا خودیە مافێ ڤیتۆ نەها وێ گفتوگۆ لەسەر vê پرۆسەبریارێ بێکرنە بە ئەندامێن دن هەفتیا بێ. ئەندامێن ڕۆژئاوایی ئەنجومەنە ئەولەهیدا هەوڵ ددن گۆ بگهن پرۆسەبریارێک تەوافقی بروسیا و سینرە بە بکارئانینا زاراوەیەن وەکو ئەوێن هاتینە دەبریارە چەکێن کیماویدا و ئەرێنیک تەواهی بر. هێژایە ئەم لەبیر بیننە گۆ رووسیا پشتگێریە سینێ مافێ ڤیتۆ بکارئانینە ji بۆ تێکبرنا 4 پرۆسەبریاران لە دژی حکوومەتە سووری. دناو vî şerê got ev zêdetirî 3 sala berdewam e û zêdetirî 150,000 kes bûn qurbanî. Prosebiriyar gefê dide bi sazkirina çi aliyê Sûriyê a stengiyan deynê beramber gihandina alîkariyên mirovî û ev tê wê watê got vê encumena ewlehî biryareke din derxê berî cêbecêkirina tukarî. Her wiha ev prosebiryar tu daxuyaniyê tê de nîne bi bikaranîna benda hefta di mîsaqa wilayetên Yekbûyî de. روسیا دبێژێ گۆ ئەوێ لە دژی چ بریارەکەی ڕاوەستێ گۆت بن بەندە هەفتا دەبێ بگهاندنا ئالیکاریانە درەیا سینۆرانرا بێ ئەرێکردنا حکوومەتە سووری. دمەها بوریدا سووریا ئاگاهیدا بوو گوتبوو گەهاندنا ڤان ئالیکاریان وەکو پێکئانینا ئێریشانە وێ دەمێ وێژە سووریارە مافێ بەرسڤێ هەبێ. لێ حکوومەتە رووسی گوت هەیڤا بوریە گۆ سووریا ئەرێکر بڤەکردنا هەر 4 دەرگەهێن سینۆری یەن دناو پرۆسەبریارێدا. لێ بالیوزێ ئۆسترالیە لە ویلایەتێن یەکبووی گاری کوینلاند گوت گۆ پلان نەبە تەمامی دروستە. ji ber got حکوومەتە سووری دixwaze mercna teng deynê li ser operasyonên mirovî yên wilayetên Yekbûyî. Her wiha di prosebiryarê de divê aliyetek çavdêrî hebe ji bo çavdêrkirina guhestina barên alîkariyên derbasî Sûriyê bibin. Bo programa ARK Bahar Derwîş.